ڕۆژی جیهانی پەروەردە و پێویستی پەرستاندنی خەبات لە پێناو جیایی دین لە پەروەردە و لە دەوڵەت. دوێنێ چوارشەممە چواری ڕێبەندان لە ساڵنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا ڕۆژی جیهانی پەروەردە بوو. تەوەری سەرەکی مەراسمەکانی ئەم ساڵ پەروەردە لە پێناو ئاشتی بەردەوامدا ڕاگەیەندراوە. ڕێڕەسمەکانی ئەم ساڵ لە دۆخێکدا بەڕێوە دەچن کە جیهان لەگەڵ قێرانی ئابووری، ئالۆزی سیاسی، شەڕ لە ئۆکراین، جینۆساید لە غەزە، تێکچوون و وێرانبوونی ژینگە، گەشەی ڕەگەزپەرستی، پەرستاندنی جیاوازی قوڵی چینایەتی، نزیکەی 1 ملیار کەسی برسی و گەلێک نەهامەتی تر بەرەوڕووە. جیهان لە دۆخێکدا ڕێڕەسمەکانی ڕۆژی جیهانی پەروەردە بەڕێوە دەباتکە لە درێژەی خەبات لە پێناو پاراستنی ژینگە، چەوسانەوە و ستەم و سەرەڕۆیی خەبات دژ بە ڕەگەزپەرستیش بەردەوامە. بە شێوەیەکی یاسایی پەروەردە واتە پرۆسەی فێربوون لە قوتابخانە و زانکۆ و ناوەندەکانی تری خوێندندا. بەڵام پەروەردەی تەواوکەر و لە گەلێک حاڵەتی واقعیدا لە تەکنیکەوە بگرێتە سیاسی، کۆمەڵایەتی و فەرهەنگی لە کۆمەلگادا دابین دەبێت. تەنانەت لەو شوێنانەش کە پەروەردە بەمانەی واقعی وشە لە بەرچاو گیراوە نابێت کاریگەریەکانی فەرهەنگ و معریفە لە کۆمەلگادا لەبیر بکرێت. بەڵام کۆمەڵی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ساڵی 2018 کە ڕۆژی جیهانی پەروەردەی پەسەند کرد، مەبەست لێ هەر ئەو پەروەردە و فێربوونە لە قوتابخانەکان و زانکۆکان و ناوەندەکانی دیکەی خوێندن بوو. بەرپرسانی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەم حکوومەتە کۆنەپەرستەوە بە ئیسلامیکردنی قوتابخانەوە و زانکۆکانیان کردە ئەولەویەتی کارەکانیان. ئامانجیان بریتی بوو لە پەروەردەکردن و بارهێنانی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی گەنج بە مەبەستی پاراستنی بنەماکانی نیزام و بەرەو پێشبردننی ئامانج و سیاسەتەکانی لە ناوخۆ و ناوچەکەدا. ئەوان بە قەوڵی خۆیان بڕیاریاندا بوو کە سەربازانی گومنا و ناودار بار بهێنن بۆ سەپاندنی ئیسلام لە ئێران و ناوچەکەشدا. ڕژیم بەم شێوەیە ویستویەتی لەم ڕێگایەوە بیر و مێشکی منداڵان و تازەلاوانی وڵات هەرچی زیاتر بە ژەهری دەمارگرژی و دژمنایەتیەکی نالۆژیک و نەخۆش ئاسا لەگەڵ زانست و معریفە بشواتەوە. سیاسەتی بە ئیسلامی کردن هەم بە گۆڕینی بەردەوامی کتێب و بابەتەکانی خوێندن و هەم بە هەوڵدان بۆ گۆڕینی بیری معالیمان، قوتابیان، مامۆستایان و خوێندکاران بەڕێوە چووە. لە هەر شوێنێک کە ئەم ئامانج و سیاسەتە کۆنەپەرستانە بەرەو پێش نەچوو بێت هەوڵدراوە بە بەناو ئیسلامکردنی ناوەڕۆکی دەرسەکان، کەشوهەوای ناوەندەکانی خوێندن، هاوکات لەگەڵ دەرکردن، زینزانیکردن و سەپاندنی بێبەشی جۆرا و جۆر بەسەر معالیمان، خوێندکاران و مامۆستایانی ناڕازی بگەن بە ئامانجەکەیان. ئەوان لەم پێناوەدا ئاسانکاری و ئیمکاناتێکی زۆریان دابین کردووە بۆ ئەوەی لە بواری پەروەردەدا ڕۆڵی هەرچی زیاتر بە حەوزە و ئاخوند و خوێندکارە ئاینیەکان بدرێت. بەرپرسانی ڕەژیم بە بینینی چۆڵبوونی مزگەوتەکان لە گەنجان، خەبات و خۆڕاگری ڕوو لە پەرستاندنی ژنان و کچان لە بەرامبەر حجابی ناچاری و بە تایبەتی بینینی لاوانی پڕجۆش و خڕۆش لە خەبات و ناڕزایەتیەکانی وەک ڕاپەڕینەکانی 1388 بە فرامباری 96 و خەزەڵوەری 98 و بە تایبەتیش بزوستنەوەی شۆڕەشگەرانەی ژن ژیان ئازادی بەڕوونی دەرکیان بەوە کرد کە لە ڕاکێشانی گەنجان بەرەو لای ئیسلام شکستیان هێناوە. لەمڕۆوە هەوڵە بەیاکامەکانی خۆیان زیاتر خستەگڕ و جگە لە پۆلیسیکردنی کەشوهەوای پەروەردەی وڵات 21,000 خوێندکاری ئاینیان لە قوتابخانەکان و 15,000 ئاخوندیان لە زانکۆکان دامەزراند. هەوڵەکانیان بە ئاراستەی هەرچی زیاتر فێرکردنی قورئان، حەدیث و سەرگوزەشتەی ئیمامەکان و شێواندنی مێژوو و مەکتەبە سیاسی، فەلسەفی و کۆمەڵایەتیەکان و بە تایبەتی نفرینکردنی زانستە مرۆیەکان لە ژێرناوی ڕۆژاوایی بوون و پەرەپێدانی قوتابخانە شێوە مزگەوتەکان و لە یەک وشەدا گەڕانەوەی قوتابخانەکان بۆ سەردەمی مەکتەبەکانی بەر لە مەشروتە تەواوکەری ئەو سیاسەتە بووە.
هاوکات لەگەڵ هەموو ئەوانەشدا دەست بە سەرکردنی مامۆستایانی ڕادیکاڵ و زەرکردنیان، دەست بە سەرکردنی خوێندکارانی خەباتکار، سزادانی دیسیپلینی ناڕازیان و دەرکردنی مامۆستایانی سربەخۆ لە زانکۆکانیش لە ئاستێکی تونند و تێژ و بەربەڵاودا لەبیر نەچوەتەوە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا هەر هەوڵێک بۆ پەرەپێدانی ئیسلامی سیاسی و فەرهەنگی شەهادەت و ئیسار ئاکامەکەی بووەتە پەروەردەکردنی ملیۆنان دز و چۆسێنەر، درۆزن و ڕیاکاری ئەمامە بەسەر و کڵاو و جلوبەرگی جنایەتکارانی نظامی لەبەر لەلایەک و لەلایەکی تریشەوە خوڵقاندن و پەرەستاندنی نەفرەت و بێزاری لە ڕادەبەدەر لە ئیسلامی سیاسی لە کۆمەڵگا و بە تایبەتی لە نێولاواندا. جیای دین لە دەوڵەت و جیاکردنەوەی پەروەردە و بارهێنان لە ئاین و مەسەب یەکێک لە سەرەتاییترین وافەکانی خەڵکی ئێران کە حکوومەتی ئیسلامی بە کۆنەپەرستانەترین و سەرڕۆیانەترین شێوە ئەم مافە بنەڕەتی و سەرەتایانەی خەڵکی پێشێل کردووە. بۆ ئەوەی بتوانرێت نەوەیەک لە منداڵانی وڵات پەروەردە بکرێن کە فێری زانست و زانیاری بن و دوور بن لە هەر خوڕافاتێکی ئاینی، پێویستە ئەم حکوومەتە سەرەڕۆ و شارلاتانە سیاسیانە لە دەسەڵات دوور بخرێنەوە. قوتابخانە شوێنی ئەو معەلیمە شەریف و زەحمەتکێش و خوێنەوارانەیە کە دەزانن نەوەی داهاتووی وڵات چۆن بە زانست و زانیاری و بە ئازادی ژیان و بیرکردنەوەی ئازاد پەروەردە بکرێن. لەم پێوەنەوەدا پێویستە دروشمەکانی جێگای مامۆستا زیندان نیە و ئازادی زیندانیانی سیاسی ئەولەویەتی زیاتری پێ بدرێت. لە ڕۆژی جیهانی پەروەردەدا پێویستە لەسەر ئازادکردنی خات و سیسیل کۆهلەر و هاوژینەکەی واتە جەک دووپاری مامۆستایانی زیندانی کراوی خەڵکی فەڕەنسە و سەرجەم مامۆستایانی دەست بەسەری ناو زیندانەکانی کۆماری ئیسلامی جەخت بکرێتەوە. ئەوە ئەم دەم و دەستگا قەزاییە پەروەندەساز و گەندەڵەی کۆماری ئیسلامیەکە دەبێ دادگایی و ڕسوای زەمانە بکرێت.